مامۆسانی بەڕێزم کاتتان باش، هیوادارم زۆر باش بن. مامۆسانی بەڕێز وەکو لە ڤیدیۆکەیە ئەیبینن ئەمە کۆرسی ئەو ڕاهێنانەیە کە بە شێوازی سەرهێڵ لەلایەن وەزارەتی پەروەردەوە بڕیاری لەسەر دراوە بۆ مامۆستایان. تەبعەن ئەمە پێی وترێ ئیڕاهێنان کە بەشێکی گرنگ و سەرەکیە لە با بڵێن ئیپەروەردە. لە ئیڕاهێناندا کۆمەڵێکی زۆر لە پاکێج بەردەستن بۆ ئەوەی هەم بۆ مامۆستایان و بۆ مامۆستایانی ڕاهێنەر و بۆ سەرپەرشتیاران و بۆ بەڕێوەبەر و یاریدەدەر و هەموو ئەو با بڵێن کادێر و پەروەردەکارانی کە لە بواری پەروەردە ئیش دەکەن لە چوارچێوەی وەزارەتی پەروەردەیە ئەم خولانە ببینن لە داهاتوودا. تەبعەن خولەکە ئەم خولی ئیڕاهێنان مانگێکە ماوەکەی کۆمەڵێک پاکێجە. ئەمانە پاکێجەکان دەواازە کارامەیی تەکنۆلۆژیا براوزەر ئیمێڵ فۆڕم زۆر بەرحاڵ کارامەی تەکنۆلۆژیا مایکرۆسۆفت وۆرد هەریەک لەم پاکێجانە چەندین بەشیان گرتووەتە خۆ و هەریەک لەو بەشانە چەندین بڕگەیان گرتووەتە خۆ. لەناو بڕگەکانە ڤیدیۆی تایە، ڤیدیۆی فێرکاری و ڤیدیۆکە بە وردی شەرحی بابەتەکانی ناو ڕاهێنانەکە ئەکا، هەروەها بە نووسین تایەتی واتە بە تێکست، هەروەها بە شێوازی چالاکی و هەروەها ئەوەی کە بەشداربوو وەکو ڕاهێنان بەشداربووی ڕاهێنانەکە بتوانێت سەرنجی خۆی بە شێوازی چالاکی دەرببڕێت هەم لەبارەی بابەتەکەوە، هەم لەبارەی بەشەکەەوە، هەم لەبارەی بڕگەکەوە. دواتریش لە کۆتایی هەر بەشێکدا وها با بڵێن گفتوگۆی بەش هەیە یان وەرکشۆپ لە کۆتایی هەفتەکەیە کە کۆبوونەوەیەکی سەرهێڵە. طبعاً بۆ هەر مامۆسایەکی ڕاهێنەر گروپێکی هەیە کە ئەم مامۆستا ڕاهێنەرە ئەبێتە ڕێنوێن بۆ هەریەک لە بەشداربووانی ئەو ڕاهێنانە. بەرحاڵ زۆرن وەکو ئەیبینن ئەمانە هەموو نووسین و خوێندنەوەزانی کارامەی تەکنۆلۆژیا مایکرۆسۆفت تیمز، کارامەی تەکنۆلۆژیا مایکرۆسۆفت پاوەرپۆینت، مایکرۆسۆفت وۆرد، نووسین و خوێندنەوەزانی هونەری خوێندنەوەزانی و نووسینە ڕاپۆرت، ڕێبەراتی و ڕێنوێنی و فێربوونی پیشەوەرانە. پاکێژمان هەیە بۆ خۆی لەناو خۆیدا چەندین پاکێجی ترە ڕێبەراتی و ڕێنوێنی سە بۆ نمونە 3 پاکێجە سازمانی فێرکار و ئاسانکاری لە پرۆسی فێربووندا ڕێبەراتی و ڕێنوێنی. ئەمە پاکێجی سێمیەتی گوتوبێژ و ڕێنوێنی هاوکارانە ئەنجا هاکاری پیشەوەرانە. ئەمی شەر لە 3 پاکێج پێکاتوە لە گوێڕایەڵی و بۆ بەرپرسایەتی ئاکاری پیشەوەرانە بەشی دووەمی یا بە پاکێجی دووەمی ڕێبەستن لە چەپاندن ئاکاری پیشەوەرانە چارەی ناکۆکی. بەرحاڵ ئەمە زۆرە، بەڵام ئەوەی ئێمە لە ئەم خولی ڕاهێنانەی کە لە ماوەی مانگێکات جەنابتان بەشداری ئەکەن و وەری ئەگرن بریتیە لەم بەشە کە بریتیە لە چارەی ناکۆکی. وەکو دیارە ئێوەستاکردمەوە لە ڤیدیۆکەیە ئەیبینن دەواازە ئەمە ئاکاری پیشەوەرانە چارەی ناکۆکی دەواازە هەڵبەت ئەمانە کە ئەم نیشانەی لێدراوە نیشانەی ڕاست یان ئاماژەی سەحی لێدراوە ئەوەیە کە من هەموو ئەم ڕاهێنانم بینیوە لە خولەکانە پێشتر بەشداریم کردووە و ئەم ڕاهێنانە وەرگرتووە و هەموو ئەم چالاکیانم خوێندووەتەوە و با بڵێن یان ئەگەر ڤیدیۆ بێت تەماشام کردووە تا کۆتایی. ئەمە کاتێک ئەم ئاماژانەی لەسەردانێ کە تۆ ئەم چالاکیانە تەواو کردبێ هەتا چالاکیکە تەواو نەکەی ئەم ئاماژانەی بۆ دانانێ. بەرحاڵ ئەوەتا کانتەکانیشی دیارە کە من کەی تەواوم کردو 27 2024. ئەمە ئەکاونتی خۆمە بۆ هەر مامۆستایەک ئەکاونتی بۆ دائەمەزرێنرێ لە ئیپەروەردە و ئیڕاهێنانە کە بەشداری ئەم خولەکە خولی ڕاهێنانی سەرهێڵ یا ڕاهێزانی سەرهێڵ، هەروەها یوزەرنەیم و پاسوەردی بۆ دائەنرێ و لە وەزارەتەوە بە فەرمی بۆی دێتەوە و ناوەکانیان بە فەرمی لە کتابێکدا لە با بڵێن نووسراوێکدا لە وەزارەتی پەروەردەوە بۆ بەڕێوەبەرتی گشتی پەروەردە و لەوێشەوە بۆ بەڕێوەبەرتی پەروەردەی شارباژێر بۆتان دێتەوە بۆ قوتابخانەکان و خوێندنگاکانتان. بەم شێوازە ئەمە بەرچاوڕوون لەسەر ئەرکی هەفتە
وشەدان واتە ئەو فەرهەنگەی کە هەموو ئەو وشانەی کە لە ناو تێکستەکاندا لە ناو ئەم بەشەیە هاتووە لەوانەیە جۆرێک لە نامەوەی یان تازایی تیا بێ ماناکانیان نەزانێت کە هەمویان هەڵبەت وشەی کوردی ڕەسەن و پارا و پوختن بەڵام ئەگەر مامۆسان تێی نەگەن چونکە لەوانە وشەکان زۆر بەکار نەهاتبن ماناکانیان لەوێدا بە تەواوی و بە وردی دانراوە خوێندنەوە بنەزانیار دەربارەی ناکۆکی ئەمە ڤیددیۆیە بنەزانیار دەربارەی ناکۆکی ئەمە خوێندنەوەیە چارەکردنی ناکۆکی ئەمە ڤیددیۆیە چارەکردنی ناکۆکی اینجا چالاکی هەیە لە دوای ئەم بەشە لە دوای ئەم چەند هینە چەند بڕگەیە ئەنج خوێندنەوە کارامەیی پێویست بۆ چارەکردنی ناکۆکی واتە بە شێوەی تێکستە ڤیددیۆ ئەمە بە شێوەی ڤیددیۆیە کارامەیی پێویست بۆ چارەکردنی ناکۆکی ئەمەیان چالاکیە دیسانەوە خوێندنەوە نێوانسازی لە چارەی ناکۆکیدا نێوانسازی لە چارەی ناکۆکیدا هەڵبەت ئەم هینا کۆمەڵی مۆدێلی تێدایە مۆدێلی چارەکردنی ناکۆکی مۆدێلەکانی مامەڵەکردن لەگەڵ ناکۆکیە کە زۆر گرنگە هەم بۆ مامۆستا بۆ هەم بۆ دەستەی کارژێڕی خوێندنگە تەنانەت بۆ دایک و باوک و کەس و کاری خوێندکاریش باشە ئەمەش هەورە کۆڕ واتە ڤیددیۆیەکە کەمێک درێژە لانی کەم نزیکی کاتژمێرێگە بێت ئەمەش وەرکشۆپە واتە لە کۆتایی ئەم هینەیە وەرکشۆپ ئەنجامەدرێت ئەمەش گفتوگۆی بەش و فیدباکی کۆتایی بەش جا مامۆسانی بەڕێز هەر مامۆسایەکی هێژا کە ئارەزووی بەشداربوونیەکە پەیوەندیم پێوە بکە یان لە ڕێگەی بەڕێوەبەرەکانتانەوە ناوی خۆتان بنێرن و با بڵێن ژمارە تەلەفۆنی خۆتان کە وەتسئەپی لەسەر بێ هەروەها ژمارە مۆبایلی من کە لای بەڕێوەبەرەکانتان هەیە وەتسئەپی لەسەرە و ڤایبەریشی لەسەرە پەیوەندیم پێوە بکەن بەڵام هەتا زووتر پەیوەندیم پێوە بکەن باشترە چونکە ژمارەی بەشداربووان لەم ڕاهێنانەیە بە سنووردارە بۆی هەڵبەت بەشی هەموو مامۆسایان ناکە ڕێژەیەکی کەمە بۆیە ئەوەی کە زوو پەیوەندیم پێوە ئەکا و هین ئەکا ئەوە ناوی تۆمارەکەین و واتە ئەوانە چانسی بەشداربوونیان زیاترە کە زووتر پەیوەندی ئەگرن هەروەها ئەمەوێ ئەوشتان پێ بڵێم ئەم ڕاهێنانە هەڵسەنگاندنی خۆی لەسەرە و با بڵێن ڕێنوێن من هەموو ڕێنوێنی و کاراسانیەکتان بۆ کەم چۆن خولەکە بەڕێوە ئەبرێ و چۆن بەڕێوە ئەچێ و کاروبارەکان بەرەو پێشەوە چن و ئێوە چیەکەن و ئەرکەکانتان چیە بێ و ڕۆژانە چەند با بڵێن چالاکی ئەنجام ئەدەن و لە ماڵی خۆتانە لە ماڵەکەی خۆتانە و لە با بڵێن ئۆنلاین جا یان تەمەن لە ڕێگەی یان مۆبایلەوە یان لاپتۆپەوە کۆمپیوتەر بەڵام کۆمپیوتەر بێ باشترە و هینەکەشتان با بڵێن ئەوەی کە زانیاری و کارامەی و شارەزاییە لە بواری کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا و ئینتەرنێتدا زۆر ئاسان و زۆر سادەیە هەموو کەسێک لەم سەردەما ئەتوانێت بیزانێ و فێری بێ و یعنی ئاستەنگ نەبێ لە بەردەمیا یعنی هیچ قورسێکی تیان نییە و هەر شتێکیشی تیا بوو من وەکو ڕێنوێن هاوکاریتان ئەەکەم و هیچ ینی کێشە و گرفتێکی ئەو تۆ نابێت کە ئێوە بێتە بەردەمتان و چارەسەر نەکرێ بە هاوکاری هەموو لایەکمان دوای ئەوە کاتێک ئەم ڕاهێنانە تەواوەکەن بڕوانامەتان بۆ دێتەوە بە فەرمی لەلایەن وەزارەتەوە هەروەها لە هەگبەی مامۆستادا یان زانستخوازی بەردەوامدا ئەمە کریدیتێکی باشە بۆ مامۆستایانی بەڕێز هەم بۆ ئەوەی کە لە داهاتوودا ببن بە یاریدەدەر بیانەوێ ببن بە یاریدەدەر یان ببن بە بەڕێوەبەر یان ببن بە مامۆستای ڕاهێنەر یان ببن بە سەرپەرشتیاری پەروەردەی یان هەرو پلە و پێگەیەک یان ناونشینی گۆڕینی ناونشان و کارتان لە بواری پەروەردەیە بۆ هەموو ئەمانە ئەم کریدتە سوودی زۆری هەیە و کاریگەری زۆری هەیە بۆیە هەڵبەت لە داهاتوودا هەر یەک لەم پلە و پێگە ئیداری و پەروەردەیانە پاڵپشت ئەبن بە هەگبەی مامۆستا و با بڵێن زانستخوازی بەردەوام لە لای مامۆستا و ئەو کریدیت و ئەو پۆینتانەی کە بەدەستی هێناوە ئەمەش یەکێک دەبێت لەوانە بەو شێوازە مانگێک ئەخایەنێت لە کۆتایی هەموو هەفتەیەکدا دوایەوەی کە چەندین بڕگە و بەش وەرئەگرن لەم پاکێجە مامۆستایان و بەشداربووانی ڕاهێنانەکە چالاکیەک ئەنجام ئەدرێ کە کۆبوونەوەی سەرهێڵە یان وەرکشۆپە بۆ ئەوەی هەموو ئەوەی کە خوێندویانەتەوە فێری بوون و تێی گەیشتون باسی بکەن و بۆ یەکتری بەپێی کات و بەپێی با بڵێن ئەوەی کە دیاری دەکرێت
بەرحاڵ بەو شێوازە تر هیوادارم هەرچی زووە ئەوەی کە ئارەزوو دەکا بتوانێت پەیوەندی پێوە بگرێ و با بڵێن ئەو چانسە بەدەست بێنێ کە ناوی تۆمار بکرێت لەم ڕاهێنانەیە. ژمارە مۆبایلی منیش 1970 150 62 87 مامۆستا ئەحمەد ڕەسوڵ ئەحمەد عوسمان بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنانی سلێمانی کاتێکی شاد و سەرکەوتوو بن.